بیرۆکەی دەسەڵاتدارێتی بیرۆکەیە کە تا ئەندازەیەکی زۆر ڕیشەکانی بۆ دەوڵەت شارەکانی سۆمەر و دوجار دەوڵەت شارە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم ناوچەیە بە تایبەتی و دەوڵەت شارەکانی یۆناان و کۆمەڵێکی زۆر ئەزمموی دیکەی دەسەڵاتدارێتی ئەگەڕێتەوە کە دوجار بەرفراوانە بن و چوارچەوەی ئیمبراتۆریەت چوارچەوەی دەسەڵاتی ڕەها و فراوان و سنوور نادیار وەرەگرن کە تەنیا جەنگ و ململانەکانی نێوانیان ئەتوانێت پێمان بڵێ کە سنوورەکانیان تاکوێیە و دوای هەموو ئەو ململانێ و کێشە و گیر و گرفتانە بەهۆی دروستبوونی شەڕە گەورەکانی جیهانەوە پێش شەڕی جیهانی یەکەم و شەڕی جیهانی دوو هەمیش لە ڕاستیە وردە وردە بەرتەسک بوونەوەیەک دروستە بێت و بیرۆکەی دەوڵەت نەتەوە لەدایکە بێ من لەسەر ئاستی فەلسەفی بۆی کەوا کێشەکە زیاتر لە پەیوەندیە بە بابەتەکەی خۆمانەوە بەرجەستە بکەین ئەگەڕێمەوە بۆ تێزێک کە تێزێکی زۆر سەرەکی و بنەڕەتیە لە پەیوەندیە بە سەرهەڵدانی دەسەڵات و سەرهەڵدانی دەوڵەتەوە و تا ئەندازەیەکی زۆر بووە بە بنکەی هەموو ئەو تێزە سیاسی و فکریانەی کە لە ڕۆژئاوایە بە تایبەت لەبارەی دەسەڵات و لەبارەی سەرهەڵدانی کۆمەلگای سیاسی و لەبارەی سەرهەڵدانی دەوڵەتەوە هەن کە تێزەکەی هۆبزە هۆبز بە شێوەیەکی زۆر بنەڕەتی جەخت لەسەرەوە کاتەوە کە ئینسانەکان لە دۆخی سروشتی خۆیانە و لە حاڵەتی پێش دروستبوونی کۆمەلگای مەدەنی و کۆمەلگا سیاسیەکان و سەرهەڵدانی فۆرمە سەرەتاییەکانی دەسەڵاتە لە دۆخێکی سروشتیا ژیاون کە ئەم دۆخە سروشتیە لە دیدی هۆبزەوە دۆخێکە کە بە تەواوی معنا دۆخێکی سەلبیە دۆخێکی نێگەتیڤە دۆخی شەڕی هەمووانە بەرامبەر بە هەمووان و دۆخێکە هیچ ئاسایش و ئارامی و ئەمانێکی تێدا نیە نەبوونی ئەم ئاسایشی و ئارام و ئەمانە بۆ ئینسانەکان لە حاڵەتی سروشتیە ئەبێتە هۆی ئەوەی کە لە جەنگێکی بەردەوامە بن لەگەڵ یەکتری و وەکو هۆ بزاڵێت مرۆڤ ببێ بە گورگی مرۆڤەکەی برای و شەڕێکی بێ ئامان شەڕێکی بێ چارەنووس بێ داهاتوو بێ ئامان لە نێوان ئینسانەکانە بە بەردەوامی هەبێ. سپاس بۆ بەڕێستان بەڕاستی سمینارەکە تەمان لەسەر تیرۆری دەوڵەت بوو لەسەر ستەمکاری دەوڵەت نەتەوە بە تایبەت و ئەڵتەرناتیڤێک بۆ چارەسەری ئەم کێشەیە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە کە بێگومان هاتنەدی ئەم ئەڵتەرناتیڤە پەیوەندی بە بەرگری ڕەوایی گەلان لە خۆیان لە مافی خۆیان لە ئازادیەکانی خۆیان هەیە و ئەو ئەڵتەرناتیڤە خۆسەری دیموکراسیە لە ڕاستیە کە پێویستە بە لە ڕێگەی بەرگری ڕەوایی گەلانەوە هەنگاوی بۆ بنرێ لەبەرەوە ئەو بارودۆخی کە ئێمە تایە ئەژین و ئەو ئارێشانێکی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەن باس لە بەبن بەزگەشتنی دەوڵەتی نەتەوە ئەکەن و باز لەوە ئەکەن کە ڕێگەیەکی تری چارەسەری ئەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لانی کەم چێ ببێ بۆی گەلانی ئەم ناوچەیە بتوانن کە ئەو هەلومەرجێ پڕ لە کێشە و گیر و گرفتی کە تیا ئەژین تێیپەڕێنن و ئێمە بە تایبەت وەکو نەتەوەی کورد لەبەرەوەی کە ئەزمونێکی خۆسەری دیموکراسی پڕ شانازیمان هەیە لە ڕۆژئاوای کوردستان بە تایبەت پێویستمان بەوەیە کە زیاتر و زیاتر خاوەندارێتی لەم بیرۆکەیە لەم بیرکردنەوەیە و لەو ئەزمونە بکەین کە ئومێدێک بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەک ئومێدێک بوو بەڵکو ئومێدێکیشە لە ڕاستیە و ئەکرێت گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی دەرسی گەورەی لێ فێر ببن ڕۆشنبیرێکی وابەستە بە ئەو کەسێکی خاوەن هەر بیر و باوەڕ بۆ چوونێکی ئاینی و سیاسی وابەستە بە ئەو ڕێگە بە خۆی باکە دەستەواژەیەکی لەم شێوە بەرامبەر بە هێزێکی ڕزگاری خواست هێزێکی خەباتگێر هێزێکی شۆڕژگێر لە پێناو ئازادی گەلێکە لە پێناو ئازادی پێکاتەیەکە لە پێناو سربەخۆیی پارچەیەک لە پارچەکانی وڵاتێکە لە پێناو بەدەستهێنانی مافێکی ڕەوای پێکهاتەیەکی بندەست و بدرێژایی مێژوو جینۆساید و دەست درێژی کراوە سەر بکات بە ناوی ئەوەی کە ئەمە تیرۆریستە بە پێچەوانەوە ئەوەی کە بە هەموو مەعایرە نێودەوڵەتیەکان بە هەموو مەعایرە سیاسی و ئاینی و ئینسانیەکان تیرۆریستە ئەوە دەوڵەتەکە خۆیەتی